ئەوەی مانگێک کە کۆمەڵێک کڕۆکس لە دەڤەری باڵەکایەتی دەستمان بە پاکردنەوەی شوێنە گەشتیاری و گوندەکانی باڵەکایەتی کردووە بێجیاوازی و ئامانجی ئێمە هۆشیارکردنەوەی تاکە لە پیسکردن و لە هۆشیاری ژینگەی و تاکوا لێ بکەین هۆشیار بێ بەرپرسیار بێ بەرامبەر بە ژینگە بە فڕێنەدانی پاشماوە پلاستیکەکان چونکە بەڕاستی ئەگەر بێت و بەو شێوەیە بەو حەجمە گەورەیە پلاستیک فڕێ بدرێت و بەو شێوەیە ڕێی لێ نەگیرێ ئەوە بەڕاستی کوردستان و ژینگە شوێنە گەشتیاریەکان ئەبنە زەبڵدانێکی گەورە. بە هەمووان بڵێن کە ژینگە لەلای ئێمە پەیوەست نییە بە ناوچەکەی خۆمان، هەموو شوێنەکان شاری ئێمەیە، هەموو شوێنەکان نیشتیمان و خاکی ئێمەیە، هەتا گۆی زەوی نیشتیمانی هەمومانە وەکو مرۆڤ ئەکرێ هەر کەس لە لای خۆیەوە هەوڵ بدات و ئێمە کە هاتوینەوە لە هەولێریش کۆمەڵێک ژینگە پارێز کە دۆستمانن هاتوونەوەنیش لەگەڵمان بەیەکەوە پاچی یەکەینەوە و ئەم هەماهەنگیە بەردەوامی پێدەین و ئەمانەوەی ڕۆحیەتێک دروست بکەین هەموو شارەکان ئەگەر لەسەرەوە جۆرێک لە ترازان هەبێت جۆرێک ئەوە هەبێت کە هەر یەکەی بکەوێتە بەرەیەک ئێمە ئەمانەوێت لە پاراستنی ژینگە لە کۆمەڵێک خەڵمەتی وە دووبارە ئەو ڕایەڵانە بەیەکەوە گرێ بدەینەوە و ڕۆحیەتی هاوبەشی و جوانی نیشتیمانی لەناو هەمووان دروستکەینەوە.